دانیشتوانی گوندی بەری مەرگین 56 دێ دەبین خەڵکی بەژمەی منەت و خەڵکی لێ قۆما قوربەسەری بەری مەرگە بەڕاستی حەز دەکاتەوە حەز بە زۆری لە غوبن دەکات حەز دەکاتەوە زوڵمی دەکراوە ئەو زوڵم و زۆریەکەوە حکوومەتی بەعس کردوێتی بە زۆر زۆرەکان هەز دەکەن دەسەڵاتە کوردی خۆمان دووبارە دەکاتەوە بۆ ئێمە پێتان دەڵێین تکا دەکەین بابەست بێ کۆتایی بەوە بێنن خەڵک بەڕاستی لە هەر لەحزەیەکدا بڕیار بدە هەر یەکەمان بەڕاستی لە جێ خۆمان ناڕەحەتین ئەو خەڵکی دەیبینی هیچی نیە لە قیسیچێ پێی وایە کە هەر بارودۆخێک بێتە گۆڵەوەی خراپتر نابێت داواکارەکانی ئەمەشتی زۆر سەرەتایی زۆر بیدایی پێم وایە مرۆڤانی لە وڵاتانی دیکە 200 ساڵەوە بەرەو کۆتایی پێهاتووە تازە بە تازە ئێمە داوا دەکەین کەوا دەبێت بەڕاستی کارە بەمان هەبێت کۆمەڵێک داواکاریمانەیە یەکەمیان بێکارەبایی کە تینی بۆیە ناوین چاکردنی کارەباکەمان کە پێشتر وعدیان پێداین پێش 2 ساڵ دووەمیان باشکردنی ئەو ڕێو کە ئەو پردێ بەردەنەوە بگرنەوە ئێمە وەکو دانیشتوانی نەعیبنگر داواکاریمان زۆرە عنی شوێنێکە لە خزمەت گوزاری بە دوورە وەکو دوو وڵاتی لێ هاتووە کارەبایان نییە هەندێک گوندە ئاوی نییە خزمەت گوزاریکە پرۆژۆ ڕێگابان ناو گوندەکان نییە دێ ئێرەکان ئەوە پردێکە دروست کراوە 2010 دروست کراوە پردێکە من نازانم پرد پوزێکی زۆری بۆ تەرخان کرد دەبێ ئاوا بێ 6 ساڵی پێوە بەسەدا بکرێ و سەرەکەی بگیرێ دەبێت چیلۆی بۆ دیاریکرێ